ئەمەی دەیبینن قفڵ و زنجیر و تای پڕ لە بەرد و ژمارەیەک دەبەی بەڕادی پڕ لە ئاوی بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیە. ئەم خاوەن ماڵانە وەکو ڕێگە چارەیەک بەکاریان هێناوە بۆ کۆنتترۆلکردنی ئەو ئۆتۆمبیلانەی کە ڕۆژانە هەراسانیان کردوون. ئەوەی کە بینیتان دیمەنی زۆرێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیە. دەوترێت هاتوچۆی سلێمانی ڕۆژانە ئیجراعات دەکات. زۆر جاریش بەهۆی باردۆخی داراییەوە مراعاتی هاوڵاتیان کراوە. بە زۆرێک ئیجراعاتەکان بارتەقای ئەو سەرپێچیانە نین کە هاوڵاتیان لەسەر شەقامەکان ڕۆژانە ئەنجامی دەدەن. ئەو سەرپێچیانە چین؟ با من بۆتان باس بکەم. من خۆم بە مەیدانی سەردانی بەشێکی زۆر لەو گەڕەکانم کردو لە شاری سلێمانی. بە سوودفە چوومە سەر حاڵەتێک یەشێک لە خاوەن ماڵەکان دایکی شەلەل دەماغی بوو. لەو کاتەدا ئەویست دایکەکەی ببەرێت بۆ عیلاج تەبیعی. بەڵام بەهۆی ئەوەی یەشێک لە ئۆتۆمبیلەکان بەردەمی گەراجەکەی گرت بوو ناچار بوون بە تەکسی دایکیان برن بۆ شوێنی مەبەست. یەشێک لە سەرپێچەکانی تر لە بەشێک لە شەقامە سەرەکیەکانی شاری سلێمانی ئۆتۆمبیلەکان دووڕیز دەوەستن کە ئەمەش کێشەی دروست کردو بۆ شەقامەکان. جاراتمە دەرەوتمە کاکە بۆ چۆچی توێتی کاکە تا مزگەوتا چم نێژ یەکەم و یەم و یان نەخۆشێکمێشمێ بەم عیادەکە ئیسایمە پێش دەقم پێچی بڕوا بکە سەعات و سەعات نادوتەوە. زۆر جەم سارم لە گەراجە بۆ پێویستم بۆ بە دەریکەم نەمتوانیوە. نەخۆشی کتوپڕمان هەبووە هاتمە دەرەوە بە دەرگاکەم گیراوە ڕقەمی تەلەفۆنیشی لەسەر نییە. کابرا هاتە تۆ پێم وتووە تووڕە بووە هێشتا و چۆ بەگەژی منە کاکە بە دەرگاکەم نەخواردەوە. ێبراکەم هیچ پێویستم بۆیە کە سیارێک لە گەراجەکەی دەریکەم نەخۆشێکی کتوپڕمەیە ماقۆ لە من سیاری خۆم بەبێ بچم تەکسی بێنمە مەچێ مەجانی سارەکە بێنمە دەرەوە. هەر ئەم سیار و بەردەرگایمان کۆتایی پێ بێ ڕێگایەکمان بۆ دانێن ئەم سیارانە نێتە ئەم کۆڵانانەوانێ ناخۆشیان کردووە بەجارێ ناخۆش بووە. سوودفەی کردووە بێتە دەمەقاڵێ لەگەڵ شۆفێرەکان بە 100 دەمەقاڵیم بووە لەگەڵ شۆفێرانە ڕۆژی وا 2 جار 3 جارەمە حاڵمانە. تووڕە ئەبیدایە نێن تووڕا بێڵێ نابێت بێ دای بنین ئێمە جاری وایە دەرگاکەکەم وەڵم دەوەرە بە ساقە حەزەکەی گەراجەکە کەم وەرە ژوورەوانی.